والله خۆشترین بەرنامەیە بە حیاتم بەرنامەی وام نەدیتیە وەیاندا ڕوا بکەن بە حیاتی خۆم بەرنامەی وا خۆش من بەلا حیاتم ئەمە چییە؟ ئەم قسانەی تۆ من ماستاوەکەم یا تۆ نافەرقی نییە بە بەرنامەی عالەمیە وەیاننا خۆشترین بەرنامەیەوە باشە کاگەیان من هەستەکەم ماستاوەکەم بەدەستە تۆ بەدەمە چۆن یعنی هەستەکەم من بەدەست بەڕاستی ماستاوەکەم تۆ بەدەمێکی با من یەک بەرداغ ماستاوە بۆ تێکم سەوڵی تیاابێ وڵە تێدابی خۆش خۆزگە قەزوانەکەشی لێ بوو بۆ سەبا پەرداخێکیش بۆ خۆم بێنم خۆ دەزێت مەدە وڵە بەرنامەکەت یەکەمە بڕوە ویەنە دۆ عزیێت و کاگەیە وڵی تەوقی ئەو ئانیشک بە ئانیشک تەوقع ئەڵێمەوە تۆ چیەکەی کاگەیان بابینە سەر حەقیقەتی ماستاوکردن بەێ ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان سەرەتایەکی تەنزمان دروست کرد کاگ ئەیام نواندنێکی کرد کە بە جۆرێک لە جۆرەکان ماستاوەکات تا بەشداری بەرنمەیەکی وا بکات ئەو ماستاوە نەبایە نەم دەتانی لەو بەرنمەیە بەشدار بم باش ئیتر من لەم لە دوای ئەم قسێتەوە ئەمێ زۆر بەجددی قسە بکەین بەڕاستی وایە با دەست پێ بکەین یاڵە زۆر بەخێر بێن ممنون دکتۆر جان بەخێر بی مامۆسای ئازیز دکتۆر جان جەنابی شوێ بەخێر بی من ئێستا ئەمە خۆم خواردمەوە ئێستا دوو ماستاو بۆ ئێوە شێنم دەستە خۆش بێ من ماستاو ناخۆمەوە هەر نایخۆیت و ناشیکەی باشە هیچم نییە بدەمێ ماستا و بخۆمە بێ شتێک و بدەمە هیچم نییە بیبەخشم نە زەویم هەیە نا پارەم هەیە نا خوێندنی باڵام هەیە بدەمێ هیچم نییە ماستاویش ناخۆ باش کاگەیان خۆم و خۆدەی خۆین ئەم بەرنمەیە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بینەر ئەم سەرەتایی کە دەستپان پێکرد جۆرێک لە تەنز وەریگرێ جۆرێک لە وەریگرێ کە تەنزمان کردو و باسی ماستاوەکەین بەڵام ماستاوکردن یا ئینسانی ماستاوچی جا من ڕیسێرچێکم کرد تقریبەن زۆر فەرمینیە بەڵام نافەرمی ئەڵێ لە سانەوەتی ئەو کەسانەی کە ماستاوەکەن سوود لە ماستاوکردنەکەیان نابینن ماستاو بۆ مدیرەکەیەکە هەر لە شوێنی خۆیەتی هەر سوکایەتی پێکرێ هەر لە کەرامەتی خۆی کەمەکرێتەوە مامۆسا ماستاوکردن شایانیەوە بۆ ئێمە بەرنمەیەکی لەسەر بکەین بەڵێ ڕەگ و ڕیشەی زۆربەی دەردیسەری و نائەدالەتی و نایەکسانیەکانی نێو کۆمەلگای جیهانی سێم بەگشتی کە عێراق و کوردستانیش بەشێکە لەو سیستەمە گەورە ماستاوچیەتیە ماستاوچیەتی دێوزمەیەکی ڕەشە لە تارایەکی سپیە سەرەتان بوو جەستەی وڵاتێک ئەگەر ئیجازەم بدەیت و دەرفەتم بدەیت من دەمەوێت لە ڕوانگەی زانستی دەروونناسی سیاسی دەروونناسی کۆمەڵایەتی و هەروەها کۆمەڵناسی سیاسی و بڕۆینە ناوم بابەتە ئەگەر بەرنمەکەتان ڕێگە بدە بەر لەوەیش من بە خێراتنیە و میوانە عزیزانەکەم تەمەنەکان وان نیشان نادا نە ماستاویان کردبێ نە ماستاویان خوارد بێ خۆزگا لیوا دکتۆر کەسانێک کە تامی ماستاویان کردووە تامی ماستاوچێتیان کردووە وانەتان بێ نابای ئەمانە هیەوە نینە و تەمەنێنینەوە و ڕختەمە هەیە بەڵام کردەوەکەی تۆ ئەو بە ڕێزا هەردووکی معناکەی تەواوە ماستاوچیەتی هەم بە وتار هەیە هەم بە کردار ئەگەر ئیجازە بدەین نەڕۆمە ناو قوڵایی باسەکەەوە خۆیەوەی کە ئێماڵین ماستاوچی چی پاشگری دروستکردنی بکەرە تورکیا خۆمان ماستا و ساردکەرەوەی پێڵین چون ئەو پاشگرە دوور و درێژە چیەکەیان خشوەتە لای وەک سابوونچی توتنچی چی مهم سیکە فنسی بەرامبەری ئینگلیزیەکە یا تەمەلوقی عەرەبی ئەمە دەستەواژەیە کە سەرەتانی کۆمەلگای دواکەوتووە بوو ئێستا وردە ورداڕووینە ناوی جارێکان سێ چوار پێناسە هەیە چون ئێمە شتەکەمان شاشەیەکی قەدرگرانە ڕوودا و بینەرەکانی بینەری خۆشەویست و زانان حەزەکەم شتەکە لە ئاستێکی بەرزە بڕۆینە ناویەوە خۆی ئەوەی کە پێناسەیەکن یەکەم پێناسە ئەوەیە کە کەسایەتیەکی دیاریکراوی بەرپرسی دەسەڵاتدار لە وڵاتێک دەستنیشانەکەن کەسی ماستاوچی خاڵە لاوازەکانی ئەگرێت و ئەڕواتن ناو ماستاوچیەتیەوە بووی پێدا هەڵگوتن پێدا هەڵشاخان گەورەکردنەوە و ئەوەی کە
درۆ تێکەڵ بە ڕاستیەکە درووەکە هەڵە شاخێپیا بۆەوەی کە دوایی ئامانجێکی تایبەتی هەیە لێ ئەمە پێناسەیەکی ترمان هەیە کە زیاترە چێتە ناو ژیانی عادی و ژن و مێردایەتی و ژیانی بازارەوە بۆ خۆشیرینکردنە بۆ بەرەو پێشچوونە بە شێوەیەک لە شێوەکان پێدا هەڵ دەڵێت باشە ئیجازە بدەبا تەواویکەم ئەگەر قسەت بدەیت باش چون شتەکەمان ناتەواو بێ پێناسەی سێمی لە ڕوانگەی کارگێڕیەوەیە کە کەسانێک وا لەو ئیدارەدان لەو منسەبەدان لەو کار و کردەوە ئیداریەدان هەوڵەدەن لە ڕێگەی ئەم ماستاوچێتیەوە پلە و پۆست بەدەستبێنن پلە و پۆستەکەیان قایمکەن و دوای ئەو پلە و پۆستە بکەن بە پارە و داهاتی زیاتر کۆی ئەم پێناسانە ئەبێتە ئەمەکە ماستاوچێتی کردارێکە کۆمەڵە کردارێکە کە بە وتە و بە جەستە و بە زمانی جەستە و بە فعل کەسێک مرۆڤێکی دیاریکراو لە شوێنێک ئەنجامێدا بەرامبەر بە کەسێک کە توانای بەخشینی هەیە بەخشینی پارە بەخشینی ئیمتیازات بەخشینی سولفەی سەفرا بەخشینی خوێندن بەخشینی تەندروستی و ئەمە واکە کە ئەو ماستاوچێتەکەی بەرامبەر بە شتێکەکە کە وەربگرێ جا بۆ لەبەرەوەی کە ئەدات وەریشەگرێت فەرمو ئێستا تو قسە بکە ئەمە تایرە پێناسەکانمان جاگە دوایش باش ویستبان باسەکەین زیاتر باش هەڵبەتە منە میشە دکتۆر زۆرم پێخۆشە کە نەک پێم خۆشە ویستمە ڕاشکاوانە کاگەیام یعنی ئەوە نییە برینەکانمان سیرکەین ینی برینەکانمان هەڵڵینەوە ڕاستە مەسەلەن میلەتی کورد میلەتێکی شۆڕژ جێڕین میلەتێکی هیلاچین میلەتێکین بەشێکی هەرە زۆری مرۆڤی کورد سەربەرزانە ژیانی کردووە و چی بەڵام ئەم دیاردانی کە ئێمەش باسیەکەین ئەم بابەتانی کە ئێمەش باسیەکەین خۆ قابلە باسی سریلانکا ناکەین باسی کوردستانەکەین بۆیە ئەبێ دەستکاری ئەو برینەشکەین کە لە ناو کووردا خەڵکی ماستاوچی ئێجگار زۆرە بەڵام ئەمەوێ لێرە ئیدانی کامیان بکەین دکتۆر ئیدانی ئەوە بکەین کە منێکی ماستاوچی لە پێناوی ئەوەی کە لە بەرنمەیەکا بەشداری بکەم یا شتێک بەدەست بێنم سوچەکە منم یا سوچەکە ئەو کەسەیەکە ماستاوەکەی بۆ کەم و لە بەرامبەر یا شتێکمایەتێ کامەیە برینەکە کامیان ئەتوانین عیلاجکەین کاک دەڕون ئەگەڕێم پێبێ ئەگەر زۆر بە پێناسەیەکی بەسییتمانەیە پێناسەی ماستاوچێتی بکەین پیا هەڵدانێکی ناڕەوایە یعنی کەسێک کە شیاوی نییە کەسێک کە ڕاست یعنی چۆنەڵی دادپەروەەر نییە کەسێکی باش نییە کەسێکی شیاو نییە کەسێکی بەتوانانیە ئیمکانیەتی نییە من بە پێچەوانی ئەوە وێنایەکەم پیاە هەڵئەم بە پیا هەڵدانێکی ناڕەوا چ لە ڕێگەی زارەکی لە ڕێگەی قسەوە من پیاە هەڵبم یا چ لە ڕێگەی کردارەکی یعنی من وانی شانی بەم کردداری وا بکەم کە ئەم کەسە زۆر شیاوە خۆی لە ئەسڵا هیچ شیاو نییە هیچ ئیمکانیەتێک و هیچ توانە و قدراتێکی نییە ئەگەر بینە سەر ئەوەی کە کاریگەریەکانی لە ئایا ینی بەڕێزت یەک پرسیارت کردوتە گرنگە بەرنمەیەکی لەسەر کەم بابەتی ماستاوچێتی چۆن گرنگ نییە ئەگەر کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر کۆمەلگاکەت لەسەر تاکەکانی کۆمەلگاکەت بۆچی کاک دەڕون بەڕێزت وتە ریسەرچێکم خوێنیوە تۆ زۆر فەرمینە ئەڵێ 90 لەسەی ناگا بە ئامانجەکەی کە ئەوێت بەس 10 لەسەی ئەگا بەو ئامانجە من نازانم ئەو نسبە و تەناسب بە بزەبت چەند بەچەنە حەز ناکەم قسە بکەم لە شێکا کە زانیاریم نەبێ لەسەری بەڵام ئەوەنەی کە خۆم لە ژیانی خۆمە لە ژیانی عملی خۆما بینیومە بەشێکی باشی ئەو کەسانی کە ماستاویان کردووە بە تایبەتی لە کایی سیاسی لە بابەتە سیاسیەکانە گەشتون بە پلە و پۆست بهۆی ئەو ماستاوی کە کردیانە کە تۆ کەسێکی ماستاوچی ئەخەیتە سەر کورسیەک ئەمە کێشە دروستەکە بۆ چکە خۆی کەسی ماستاوچی چییە؟ کەسێکی نەخۆشە لە ڕووی دەرونیەوە نەخۆشە تۆ ئەگەر کەسێک بی زۆر بڕوات بە خۆت هەبێ بڕوات بەتوانا و بە کەسایەتی خۆت هەبێ قەت ماستاو ناکەی بۆ بەرامبەرەکەت یا بۆ کەسێک کە لەسەر و خۆتەوەیە تۆ کاتێک ماستاوەکەی کە تۆ نزمی کێشەت هەیە لە کەرامەتتا لە شەخصیاتتا لەو دەقانە تۆ دەسەکەی بە ماستاوکردن بۆ بەرامبەرەکەت یا بۆ کەسەکەی سەر و خۆت ئەمە گانی ئەو کەسێک کە ماستاوەکە ئەکا نەخۆشە ئەو کەسەشی کە ماستاوەکەی بۆ ئەکرێت لەو نەخۆشترە ئەگەر کەسێکی بەتەندروست بێت ئەزانێ ئەم کەسە کە ماستاوی بۆ ئەکا خەلەلێکەیە من بۆچی ئەم ماستاوچێتیە بەم جۆرە ئەم کەسە ماستاوچیە ماستاوم بۆکە بەم شێوازە ئەگەر من فعلەن دڵنیا بم لە توانا و لە ئیمکانیات و لە قدراتی خۆم ئەو جۆرە کەسانە یەکسەر لە خۆم دوورەخەمەوە
لە ناو فەرمانگەکەما بێت یا لە دەوروبەری کورسەکەم بێت کورسەکەم کورسی دەسەڵات بێ حەزەکەی کورسی مدیری قوتابخانەیەکی ئاسایی بێهی حکومی یاهی ئەهلی یا من مدیری بانکێک بم و هەوڵ بزانم کە بەشێک لە مۆزەفەکانم ماستاوچێتیم بۆ ئەکەن ئەگەر من بەڕاستی سیقەم بە خۆم هەبێ کەسایەتی خۆم بزانم چییە من یەکەم شتکەی کەم کەسە ماستاوچەکان لە خۆم دوورە خەمەوە چکە کەسانی دووڕوون گەورەترین کەشە ئێمە هەمانە لەم کۆمەلگایە ئەوەیە بڵاوبوونەوەی کەسی دووڕوە کە تۆ فێری ماستاوچێتی بووی کە ماستاوچێتیت کرد تۆ دووڕوو ئەبی یعنی من ئیستا بەڕووی خۆ تا پێت ئەڵێم لەگەڵ ڕێزما ینی ئەمە چەندها نمونەیەەکە ئەڵێم کاک دەروون تۆ وا بەڵام لەم شوێنە کە چوومە دەرێ ئەگەر لەگەڵ کەسێکی نزیکما کە کۆ بوومەوە ئەڵێم ئەتخواوە بەرنمێکی زۆر لەگەڵ ڕێزما بەرنمێکی ئەوە نەبوو یا بە شێوازێکی زۆر ناشرینانە باسیەکەم کەواتە من لێرە چیم کرد ماستاوەکەم بۆ تۆ کرد دوو ڕوژ بووم یعنی ئەمە کێشەکانی ئێمە ئەجا ماستاوچێتی خۆی چەند جۆرێکی هەیە ماستاوچێتی لەوانەیە کارگێڕی بێلەکایی کارگێڕیا بیکەی لەوانەیە سیاسی بێ کە خەتەرترین جۆری ماستاو کە ئیستا بووە بە نەخۆشیەک لە کۆمەلگای ئێمە ماستاوچێتی سیاسیە خەتەرترین جۆری ماستاوە لە لای ئێمە ئێستا پشتگیری بۆ قسەکانی جەنابەت کاگەیام ینی وا چوونە ناو قوڵایی ئەم باسەوە هەمووشە منم قسەیەکەم ینی جوان گوێتان گرتو وایە ئێوەتانزانی ئەوە نەمەترسیدارە ینی سەیرەکەی لە سوچێکی زۆر بچووکەوە چوینە ناو مەترسیەکی زۆر گەورەوە ینی تۆ من بیری بەڕاستی ینی وەکو پێویست بیرم لە ماستاوچێتی سیاسی نەکردبوو بەڵام ێستا لە سەروبەندی هەڵبژاردنین و ئیتر ڕێک کاتی ماستاوی سیاسیە ئێستا کاک دەروون ئەزانی کێشەکە لە چیا بوو بوورە قسەشەکەی ئەزانی کەسی ماستاوچیکە خەیتە سەر ئەو کورسیە ئەزانی قەت قوبول ناکا کەسێکی شیا و نزیکی بێتەوە هەموو کەسێکی ماستاوچی کە ئەچێتە سەر کورسیەک چکە ئاستی نزمە حەزەکە دایمە کەسەکانی کەیەن بە دوای خۆیان یا لە دەوروبەری کۆ ئەبنەوە کەسی بێتوانا و نەشیاو بن چکە ئەگەر بەتوانا و شیاو بێت ئەیسڕێتەوە بەڵام کەسی بەتوانا و شیاو کەسێک کە کەسایەتی بەهێز بێ هیچ کێشەیەکی نییە حەزەکەی داخلی 50 منافەسەی کە لەگەڵ 50 کەسی بەتوانا بەعکسەوە ئەو دائیمەن وا بیرەکاتەوە کە لە سەرەوەی شاخەکە جێ یەک کەس نییە جێ چەند کەسێکە بێتەوە بەڵام کەسی ماستاوچی ئەڵێ بەس جێی خۆمە بێتەوە ئەگەر کەسێکی کە بێتە سەر بەشی سەرەوەی شاخەکە پاڵم پێوانێ منەکە و مەخوارێ ڕێک ئەو دیاردەیە ڕێک ئەو چیرۆکە ڕێک ئەو وێنەیە لە ئێستای کوردستانە بینرێ بەداخەوە کاگەیە هونەرمەندان هەمیشە لە دنیاە دکتۆر مامۆسایانی ئەو چینەن کە بەڕاستی کۆمەلگە لێوایان فێرە بێ کە کۆمەلگا جیاوازتر سەیریانەکە و خۆشیان جیاوازتر سەیری کۆمەلگاکەن هەڵبەتە من ئەزانم لە بڕووی پێیەکەم بەشێکی زۆر لە هاوڕێکانم لە دنیای هوەریان ئەم ماستاوە لە ناو هوەریشا هەیە خۆی لەناو هوەر هەیە بەڵام کامیان ئەوانەی کە مستەوای تەمسیلیان کەمە یان ممەسلێکی زۆر بەقوت نینە مەسەلەن دەوری ناداتێ مخریزەکە ئەوە شەوان تەلەفۆن دەکا لە بۆی دەپارێتەوە یان واستاوی دەکا دەلێ محاولە بکە دەورەکەم بدێ یان هەیە تەلەفۆن دەکا دەلێ ئەم سارم لە خزمەتدایە لە بۆ ئیشەی دێتە ناو ئیشەکەی شتی عەجیب هەیە یعنی وەکو داوەتی دەکا لە نادیەک لە جەیەک داوەتی دەکا بەس دەوری هەبی لەو ئیشەی مامۆسا ئەو دیوارە چییە لە بینی ماستا و ڕێزە وە زۆر گرینگە ینی با ئێمە تێکەڵی نەکەی ئەو دیوارە چیە و پرسیارە لە جەنابی شتەکەم چکە تۆ تقریبەن نمونونەکە وا ڕوون کردەوە کە ینی پیا هەڵدانە بۆ کەسێکی نەشیاو بۆ کەسێک کە شایانی و پیا هەڵدانە نەبێ بەس ئێگەر کەسەکە شایانی و پیا هەڵدانە بوو هەر نابێ خۆی گەورەترین جیاوازی لە نێوان ماستا و لە نێوان ڕێزگرتن یا زمان شیرینی چییە؟ من ئەگەر زمانم شیرین بێ بەرامبەرە یا ئەگەر ڕێز لە تۆ بگرم تۆ پیا هەڵدانێکی شیاوتەکەم تۆ کەسێکی شیاویت کەسێکی بەتوانای لە کای خۆتا توانی و تە لە بەشی خۆتا خزمەتێکی باش بکەی فمن ئەساساً ئەرکی سەر شانی خۆمەوە کوتاکێکی کۆمەلگا تەشجیعت کەم تەشجیعکردنەکە چۆنە پێ دەڵێ مەڵم کاک دەروون بەجددی دەستە خۆش بێشتێکی زۆر باشە کردووە ئەم بابەتەکەیە بێ بە ماستاو کە کەسەکە شیاوی ئەو شتە نەبوو مستحقی نەبوو من چوون عکسم کردەوە ئەگەر دیقەت بی على لەکسەری دیکتاتۆرەکانی جیهان
بە نمونەی سەدام حسێن هەمیشە قاعەیەکی پڕە کرد چوار شاعیری تێ کرد بە شانوباڵیانە هەڵایە لە کاتێکە قاتل و پیاوکوژ و دیکتاتۆریەک و خۆی نەبوو. ئەزای کاک دەروورن ئەفو جان من هەستەکەم یعنی بەشێکی باشی بەرپرسەکانمان کێشەکە لە خۆیان نانیە لە ماستا لەو دەور و بەرە ماستاوچیان کە لە دەوریانە نا پێچەوانەیە مەبەست منیش هاوڕات نیم لەوە من هاوڕای هیچتانی مەبەستمان تەنها کوردستان ێستا من عیلەت دەڵێم ئەم دیاردە کۆمەڵایەتێک کە ئێمە وتمان سەرەتانی کۆمەلگایە ئەمە معلولە بەرهۆی عیلەتێکە عیلەتەکە چییە؟ ژینگەی دروستبوونی ماستاوچێتی چییە؟ دوو هۆکاری سەرەکی ئابووری و کۆمەڵایەتیە. ئابوووریەکەی ئەوەیە کە تۆ لە جیهانی سێمە دەوڵەتەکەت دەوڵەتێکی مشەخۆر ڕاعی وە ڕانتیەرە. دەوڵەتی ڕانتیەر معنایەوەیە کە سامانی سروشتی ئەو وڵاتە ئەفرۆشیت پارەکە دێتەوە ناو خەزێنەی دابشکێکە یعنی ئەبێ بە شای دابشکردن. اینجا کە تو پارەت لە لابێ وەکو دۆڵەنانێکە کە لەلاتە و سەگ دێت کلکە سووتێت وەکە ئەو وشەی ماستاوچێتی لە کوردیا گەرەوە بڕۆنە ناو قاموسی هەژار مکریانی کلکبادان کلکە سووتی پێڵێ سەگێکەکە نانیە دەیتی دەسەکاتە کلکباندان لە فەلسفەی کانتیشا ڕەنگی داوەتەوە. جا ئێمە بابینە و ناو باسی خۆمان کاکی خۆم دەسەڵات لە جیهانی سێم بەرهەمی دەوڵەتی ڕانتیرە. دەوڵەتی ڕانتیر پارە دێتە ناو دەخلی پێویستی بە ماڵیاتی خەڵک نییە ڕیشی کۆمەلگا بەدەست دەوڵەتەوەیە ڕیشی دەوڵەت وەکو ڕۆژاوە وەکو دنیای مدرن بەدەست خەڵکەوە نییە. ئێستا لەو فەڕەنسەیە ڕیشی سەر و کۆمار سەر و گۆزیران هەرچی بڵی بەدەست خەڵکەوەی لە هەڵبژاردنێکە ڕای کێشی. بەڵام جیهانی سێم هەرەو سەدامە کە دوو باسو کرد ئەو وڵاتانە کە پێڵن جیهانی سێم 83 وڵاتە ئەمانە ڕیشی خەڵکیان بەدەسە دابشکاری بەدەستیانە کە وەختی تو دابشکاری ئیمتیازات دابشکاری زەوی دابشکاری کار دابشکاری ئەوەی وا لە ژیانایە پێویست و پێ زۆر چاک ئەم وڵاتی جیهانی سێم دەسەڵاتدارەکان لەو بیردۆزەی ماسلۆ تێگەیشتوون کە ئەبێ پێداویستی سەرەتاییەکان دابین کەی بۆ کۆمەلگایەک بەدەستخۆیەتی نان بەدەستخۆی ئاو بەدەستخۆیە پارە بەدەستخۆیە کۆمەلگا ناچارە ماستاوچێتیکە چۆن ئەزانێ سوڵتان ئەگەر پێدانەڵی هەرەوەی کە تۆڵی شاعرەکان بباڵایە نەڵێن شعری بوو نەڵێن نمونەت نییە لە جیهانە ئەو هابووی ئەو هاچووی نایانداتی بەشیان ناداتی لێرە ئەم قسەی تۆ زۆر ترسناکە باشە ئەم قسەی تۆ بەبەستەوەیە بە بەرنامە بەرنامە نییە دۆدانێکە منیش بمە مەسئول لە وڵاتە هەروام لێدی پارە دێتە بەردەست من خۆ نایدەنێت و منم دابەشیەکەم بەسەر وڵاتە جا لەوێ کوڕە و کوڕێ ماستاوە بۆ بکە و بیتێ ئێستا نمونونەکە باسەکەین واش نییە ئێمە کەریم خان زەندە بوو پاشا بوو کابرای گویستی ماستاوچێتی کە ئامۆزای خۆی بوو هات وتی پاشا سەری سلامت بێ من خەونم بینیوە دوێنێ شەو بابت بە قەدەحی بلور ئاوی کەوسەری خواردەوە لە بەهشت کەریم خانیش تێگەیشت ئەمە تیوە شتێکی دەوێ پارەی دەوێ شتێکی دەوێ وتی بیبەن بیبەستنەوە لە بەرەو خۆرەوە ڕۆژێ نێڵن بێتەوە ناو کۆشکیش ئەگەر وتی ئەمە چیە بۆ واتان لێکن بڵنەوە تعبیری خەوەکەیە هی ئاوی کەوسەرەکەیە چون ئەگەر ڕێگە بە ماستاوچی بدەی وڵات وێرانەکە سەرەتانە شایەک شایە سوڵتانێک سوڵتانە وەک خانم دکتۆر فەرمووی ڕێگە بە ماستاوچی نەدا ماستاوچی دزەی کردە ناو کۆمەلگایکە وەکەوە سەرەتانەی منە لێرەوە دێ بۆ ئێرە دێ بۆ ئێرە دێ بۆ ئێرە هەموو وڵات کاولەکە سەرۆکێک سەرۆکات سەرەتانەکەی تۆ پەنجەکەی تۆ لە شوێنێکا کۆتایی چاکەبی بەڵام سەرەتانی ماستاوچێتی لە هیلەشی ئینسان خراپترە بوو کە تو کابرات دەسەڵاتدار و فێری ماستە خواردن کرد چەشابی جا ئێمە با جیهانی سێم بڵێنەوە زوم مەکەنە سەر کوردستان بەشێکی گچکەیە لەو جیهانە کە ئێمە دوودانە فاکتری باشە بەس من بۆیە سەرنجم لەسەر کوردستانە چکە کورد زمانەکان جۆمان لێگرن با کاریگەریەکمان بێ من ێسا بە بەشێک لە قسەکانی ئێوە بەڕاستی هیوادارم نازانم ئێوە ژوا بنیانی بە بەشێک لە قسەکانی ئێوە بەڕاستی کۆڵێک بەخۆما چوومەوە کۆڵێک بەوا چوومەوە بزانین ئەرێ چۆنی تەسەڕوفکەی چۆنی ڕێز و ماستاو جیا بکەینەوە کاک دەروون ئیجازە بدەی پایمە هۆکاری ئەو دروستبوونی سەرەتانە بزانین کاکە ئێمە لە خاکی کەژین کە لەسەر بینای ئیمپراتۆری ئێران دانراوە دوایش ئیمپراتۆری عوسمانی لێبووەوە کارل مارکس وەختی پێناسەی ئەم منتەقاکە لە دەسەڵات پێڵێ ئیستبدادی شەرقی یعنی سەرەڕۆی شەرقی لەبەر مەسەلەی ئاو کەماویۆمانە پاشا سوڵتانی بێم لاولا بوو هەموو چت بەدەست پاشا بوو ئیمشەو ئەتی کرد بە وەزیر سبەی تێ هەڵەدای گوندێکی پێبەخشید شارێکی پێبەخشیش لایە برد دەسەڵاتێکی چڕخواز ناوەندی خواز متەمەرکز یەک شەخص برای خۆیە کوشت بووەوەی کە وەکو فەرمووی
کەس نێدە سەر ئەو لە قەدارانە ئەمە لایەکی تری دەوڵەتی گیرانتیێرین دەوڵەتێکی نەوت و غازمان هەیە ئەفرۆشتەی پارە دێتەوە ناو خەزێنەکەی شیا سوودانی و کیوکی و ئەمانە دابەشیەکەنەوە بۆیە لێرەوە ماستاوچێتی هەڵەدا من پێچەوانێوان بیرەکەمەوە سیاسی ئەگەر بیاوێت ئەتوانێت ڕیشەکەنی کە ماستاوچی چێتە لای من پێما هەڵەڵێ لەگەڵم ڕسمە کێشی وێ ناکێشی بڵاو یەکاتە و شای شاکان عالم العولەما ئەدیب الئودەبا نمونەی نییە لە دنیا بووەوەی کە سبەی ڕێگەی پێ بدەم دکتۆرا بخوێنێ ماستر بخوێنێ اینجا بێتەوە سەرەوە کورسیەوە خانم باش کاگەیە ماستاوچی زەرری لە ئیشەکەی تۆیاوە زەرری لە خۆت داوە زۆر ینی ئەگەر بۆ نمون چۆن زۆر مەسەلە دەورم هەبووە لە ئیشێکی گەورە ئەو کابرای شتە پێش گوتی دەوری مەدەنەوەی بدەنە من هینایەتی دەورەکەشی هینایە یعنی ئەگەر تۆ گەرە بۆ ماستاوە بکردای تۆ دەورەتە بەس من بە حیاتم ماستاوم نەکردێ یعنی زانکو بە دەرهێنەرم نەگوتێ دەورم بدێ بە ژیانم مەسەلەن دادەنیشم لە ماڵ خۆیان تەلەفۆن دەکەن هەڵبەتە ئەو سەرەتای بەرنمەیە دراما بووە گەرنا ئێمە بە سوپاسەوە بە پێزانینیشەوە هەم خۆم و هەم کاکسامان سامان عەدنان دەرهێنەری بەرنمەکە بە سوپاس و بە ڕێز و بە احترام و بە بەشێک لە مەمنونی و سوپاس گۆزاریشەوە جەناب لەسەر و کورسێ دانیشتووی ئەوی کە کردمان نواندن بوو و من بۆ خۆم پێش بەرنمەکۆم پێوتی ئەگەر قرار بێ ماستاوچێتیش بێ من ئامادەم ماستاو بۆ پیاوی چۆک و تۆ بکەن کە بە ژیان مەمنوشت دەبڕی پیاوێکی ماندووی پیاوێکچیت کە بە ئەخلاقەوە تا ئەم شوێنەی کاری هونەری هەیەتم دکتۆر بابەتی ماستاومان زۆر ئەوە کرد تۆزێک ئاوە خۆین و بەش یەکەمی بەرنمەکە ڕیکلامەکەتان پیاوانە بێت خواچتی خراپ نەڕوە خەمە نەبێ دەست یەکینەوە دکتۆر تۆزێک مامۆسا باسی هینی کرد باسی ژینگەی سەرەڵدانی ماستا و با ئێمە باسی قۆناغە وردەکانکەی من بۆ خۆم ئەمێ بۆم ڕاستکەنەوە ینی ئێوە ئەگەر ئەم تێڕوانی نەم بە جۆرێکە با لەو شتانەوە تۆزێک دەست پێ بکەین و بەرەو چارەسەر بچین کە ڕۆژانە بەرمانەکەی مەسەلەن بۆ نمونە من تەلەفۆنێکم بۆیە ئێمە زۆر و تەلەفۆنانەمان بۆیە جەنابە تەلەفۆنێکە بۆیە دەروونە ئاساییە مەسەن لە باوات ساب تەلەفۆنێ بۆکەم نەخێر بە ماسنجەر تەلەفۆنێ بۆکەم ئاساییە ڕسمی پرۆفایلەکەم خۆم بێ وەنیە و ئاساییە تۆش خۆبی بەڵام ئاساییە ڕسمی پرۆفایلەکەم من و بەرپرسێکی سیاسی بێ نەخێر ئەگەر لە ڕووی زانستیەوە پێم بڵێ نەک لە ڕووی مەزاجی شخصی حتا ئەو بەرپرسە سیاسیە لایەنگریشی بم خۆشیشم بوێ لەگەڵ ڕێزمە بۆ هەموو هاوپیشەکانم ئەم نمونێ هێنمەوە لەسەرەوەی کە خۆم پارێزەرم لەسەر کارێکی پارێزەرایەتی باش بۆ نمونە من ئەگەر ڕسمێک لەگەڵ بەرپرسێکادا بنێم چەندێک ئەو بەرپرسەم خۆش بێت چەندێک لە دڵەوە خۆشم بێت من لە ڕاستیە وەکو ئامرازێک بەکاری هێنم بۆ ڕیکلامکردن من ناڵێم بە شێوازێکی ڕەها هەموو ئەوانی کە ڕسمیان داناوە چکە پارێزەرمان زۆرە لەوانەیە لەگەڵ بەرپرسا ڕسمی دانابێ بەڵام بەشێکی باشی ئەوانەی کە ڕسمیان داناوە لەگەڵ بەرپرسەکانە لەسەر پرۆفایلی واتسەپیان یا ڤایبەریان یا هەچێکێک لە ئەکاونتی سۆشیال میدیاکانیان خۆی ئەمە ئامرازێکە بۆچی کاک دەروون من بۆچی ڕسم دانێم لەگەڵ بەرپرسێکا بۆ ئێمە من وا تەحلیلەکەم من بۆ خۆم من بۆ وا تەحلیلەکەم هەستەکەم ئەم ترسێنێ هەستەکەم پێمەڵێ من ئەها من نزیکی چێم من لەگەڵ ئەگەر بەترسی شلێکی نینەوە والێکی بەرەوە کە من ئەها ئەتوکێم لەگەڵایە ئەتوانم ئیشر تەبعاً خۆتەزانی ئێمە لە چ کۆمەڵگایە کاژین من لەوانەیە گەر بزانم مەسەلەن بۆ نمونە تۆ هاوڕێی فڵان کەسی یا لەگەڵ فڵان کەسا پەیوەندیەکت هەیە یا هاوڕێن یەکە بینن بە شەوانە لەوانەیە ئەوەندەی کە مەسەلەن بۆ نمونە حەز بکەم دۆسەیەک بێن مەلای تۆ ئەوەندە نەیهێن مەلای کەسێکی بێلایەن ئەگەر کەسێک بم بیرکردنەوەم زۆر ڕاست و دروست نەبێ بۆ بابەتەکان چکە یعنی سوپاس بۆخوا بەشێکی زۆری دادوەرەکانمان و بەنسبەیەکی زۆر دادگاکانمان قەد احتیماد ناکاتە سەر و بابەتانە یعنی چەندێک هەوڵ بەڵام کاریگەری هەیە سێرکە ئێمە کاک دەروون ئێمە ئەساساً دادوەرەکانمان کە لە هەمومان باشتر یاسا ئازانن
مادەیەکی یاساییمان هەیە لە یاسای سزادانی عێراقی ئەڵێ ئەگەر هەج دادوەرێک بڕیارێکی دەرکرد لەسەر ئەساسی مەسەرەن بۆ نمونە ماستاوێک ماستاوکردنێک بۆ بەرپرسێک یاخود یەکێک هات ماستاوی لاکرد مۆزەفێک هات ماستاوێکی لاکرد لەسەر ئەساسی ئەم ماستاوکردنا بڕیارێکی دادوەری ناحەقی دەرکرد ئەو دادوەرە بەڕێزە یەکسەر سزادرێ یەکسەر سزار باشە تۆ بچینەوە ڕسمەکە چکە ئەمە شتێکە بەرمانەکەوێت زۆر با بە کورتی شانێکی لێبین من بۆ خۆم کەوام و باسی ترسم کرد من بە عکسەوە من یەک عقدەی شخصی مەیە یعنی کە لێرە باسیەکەم ئەمە شتێکی شخصیە مەرجمیە تەندروست بێ بڕواتە بێ من هەر کەسێ تەلەفۆنم بۆ کات کە ڕسمی بەرپرسی سیاسی لەگەڵ خۆیان داناوە اینجا من جوابی نایەمەوە اینجا ئیجباریەکەم بۆی کە نامەیەکم بۆ بنووسێ بڵێ فڵانم چکە من نازانم ڕسمی تەلەفۆنێکی بۆیە مامۆسا تەلەفۆنێکی بۆیە ڕسمێکی تیا نیوبەنیوە کاگەیە نیوەی فڵان کەسی سیاسی نیوەی خۆیەتی من نازانم سیاسەکە یا خۆیەتی آخر من ڕقەمەکە شیملانیە تۆ بۆ واکە ینی تۆ ئەگەر توێ ئێمە بترسێنی یا کەسێک بترسێنی بۆ واکە اینجا من جوابی نایەمەوە من بۆ خۆم تووشی و عقدەیەم ینی هەر کەسێک تەلەفۆنی بۆ کرد بێت لەگەڵ ڕسمەکەی لەگەڵ بەسەراهات بێت ینی پێم باشتر ئەگەر ناوی نەنێ عقدە چکە عقدە عادەتەن لە بەتاڵیەکە دروستە بێ من هەستەکەم بابەتێکە توش بووە لەسەر ئەساسی ئەو بابەتە تۆ ئەو من مەبەستەکەم تەنها ئەوەیە من وا لەو کەسە تێگەم ڕەنگە ئەم تێڕوانینەی من ڕاز نەبێ من وا لەو کەسە تێگەم کە ئەوێ مەسەلەن من ئیجبار کا جوابی بەمەوە لە بڕۆی ئەم نزیکی فڵان کەسە اینجا من جوابی نایەمەوە ئیتر هیوادارم بێڕێزی نەبێ هیوادارم ئەو خۆی چاکە هەر کەسێکە ئاگدەنونەگەر ڕخسەت بدەیەوە خۆی جیاوازی کۆمەلگای پێشمۆدرن و پاشمۆدرن یەکیان ئەوەیە لە هەر وڵاتێک وێنە قسەی کرد من یەک دوو وڵاتی گەڕاوم بە نسبەت خۆم بەداخەوە وڵاتانەیە کە لە کۆمەلگای شەرقی بووە لەو سۆڤیەتە ئەبووە ڕسمت هەبێ ئێستا هەر لە لینینەوە بگراتا مارکس و ئیستالین و کیۆکی لە ئێران ئەبووە هەر ماڵی ڕسمی شای هەبووای ئەو وێنە هەر ئەگەڕێتەوە بوو سەر ئەو سیستمی متەمەرکزی ئیستبدادی شەرقیەوە مارکسەڵێ لە زۆربەی وڵاتانی پێشمۆدرن تاک لەبەرەوەی کە پشتیوانێکی نییە عیزەت نەفسی نییە هیچی نییە هەموو شتەکانی لە دەست دەوڵەتایە و لە دەست ئەو دەسەڵاتدارانایە مەجبورە بە جۆرێک لە جۆرەکان خۆی هاوڕەن کا بڵێ من لەگەڵ تۆم یا من سەربازی تۆ من کەسی تۆم ئیلا ئەبێن شانی بە بەڵام ئەو کەسەیش ئەو ماستاوچیە کە ئەو کاراکە زۆر بە وریایە ئەو کاراکە دەیەوێ پێگەی خۆی پێگەی کۆمەڵایەتی پێگەی ئیداری پێگەی خۆی بەوە بەرجەستەکە من نمونەیەوان بینیوە هەیە لە فەیسبوکەکانی چارڕەفێقمەیە مەسەڵەن ڕسمی سەرکردی حیزبەکەی دانەوە بابە تو شخصێکی تری خۆ من لەگەڵ ئەو لە فەیسبوک کۆنتاکتم نییە لەگەڵ تو هەمە ڕسمی ئەوە دەیەوێ بڵێ من سەرسوپردەی ئەوم لەگەڵ ئەوم سەربازی ئەوم گیان فیدای ئەوم نفتی دەمی ئەوم وەکەوەی سەدام هەبووە و نفتی دەممان بۆ سەدام ئەمە غەڵەتە تاک ئەبێ خۆی بێ زانستیەوەمەڵێ ئەو ڕێز و احترامەکەمان لە بیر چوو سنوورەکەیان پرسیارەکان لابەلا بوو کاکە ڕێز و احترام لەگەڵ ماستاوچیەتی ئستانداردی هەیە وەک چۆن خواردنیک دێرن لە کوالیتیەدەن ئەبێ شخصێک وات و ڕێز و احترام یەگری لە کوالیتی درابێ دکتۆری بەڵێ کامە تزەکەت کامە نووسینەکانت کامە کتێبەکانت کامە لە کام فیلترەوە دەرچووی ئەگەر بەو ئستانداردا دەرچوو بوو پێی لەسەر سرم ڕێز و احترامی هەیە بەڵام تو کە بە شێوازێکی لابەلا لەو ڕێگەوە کە خانم فەرمووی هاوڕێ فەرمووی لەو ڕێگەوە ڕۆشتوی ئیتر ئەمە لێرەدا من بەتوا هەڵبڵێم ڕێز نییە ماستاوچیەتیە ڕێز ئستانداردی هەیە سمبوو نمونابینی باشە بڵێ باش دکتۆر وتی تقریبەن وای وەسف کرا گەر هەڵا نەبم ماستاوچێکە و ئەوەی کە ماستاویشی بۆ کرێت تقریبەن هەر یەکیان بە جۆرێک نەخۆشن بڵێ چۆنە ئەلبەتە هەردووکیان نەخۆشن چون ئەوی شەر بەو سیستمە گەیشتوێتە ئەو شوێنە ئەوە نەقلە گێردەوە ئەڵێن کابراایکی عریف دوای دەرەجەی وەرگدووی نەخلەکەی ئێرانە تویان چۆن گەیشتی بەێرە وتی توی شارت ئەو خۆناغانە تێگەی ئەگەی یعنی ئەزانی چۆنە مەبەستەکە ئەوەیە کە تۆ نەخۆشیەکەیان چییە ئەزانێت کەسێکی شیاو نییە ئەزانێت نە پلەپایەکە هی ئەوەیە نە دەرەجەی هی ئەوەیە بە شێوەیەک لە شێوەکان لە چوارچێوەی ئەو سیستمە سیاسیە مەلی بەخت نیشتووەتە سەر شانی و کەوتووەتە سەر ئەو کورسیە بەڵام نایەوێ کەسی زاناتر لە خۆی بەدبەختی وڵاتانی جیهانی سێم ئەوەیە بۆیە هەر وەکو تراکتۆرێک لە قوڕاگیری کردوی هەر تەڕناش لێدا نایڵێ کەسی زانا بڕواتە پێشەوە نایڵێ چۆن ئەگە کەسی زانا بڕواتە پێشەوە ترسیەوەی هەیەڵێ بەڕەم لە هەڵبەتە با تۆزێ کاگەیان لێرێتەن زیتێکم هاوڕێیەکەم وتی بەرپرسێکی سیاسیم بینی
وتی پێشتر لە ڕیسپشنەکەی لە پرزگەکەی پێشووی پشمە ژوورەوە ئەو نییە کاتەکە زۆر بۆمان وتی بەشێک لەو هاوڕیانم وتی نوکتەیەکم باس کرد من باسم کرد وتی کەس پێ نەکەنی زۆر یاتیادی شتەکەیان وەرگرتووەمانە وتی سوتفە چوینە ژوورۆمانە مۆزۆ هاتە پێش وتی بەرپرسەکە ئامان نوکتەی منی کرد وتی بڕاتە بێ بە 6 کەس پێکەنینەکەیان ناگیرسایەوە ئەریوتم کاکە من هەمان نوکتەم کرد بۆ پێنەکەنی لە دەرەوە بۆ کاک فڵان کەسم نوکتەیەکە خەریکە کورسێک کاشکێنە لەژێر ئەوە ماساوی ئایار 24 کاکە فەرموو جان ئەحمەد حاجیم ناوە دەرچووی بەشی ڕاگەاندن یاخوا بەخێر قوتابی مامۆستا هەژار بوومە بوویتە تا نەبتە ماستاوسەتی کە لێرە بوویمە لە تازە دەرەجە و نادەمێ مامۆستا هەژار نمونەی ڕێزگرتنە نەک نمونەی ماستاو چکە شتێکی کردووە بە شتێت دکتۆر خانم ئەگەر من پێشێکیەک لە ئەخیرە پاشێکێک بۆ بەرنامەکە بکەم ڕێز لێگرتنە مامۆستا ئەیام پیاوێکە کە نەمیشاگەر تۆزێک دەرنەچین لە بابەتەکە ڕەنگە تەنهانەک بەتی ئەو بێ لە ناو میلەتێکی تۆزێ بچوشی خۆخۆری وەکو ئێمە کاری هوەریە کاجی ناخۆ هیچیان کەمتر نییە لە عادلیمان بەڕاستی کە لە ناو کۆمەڵگەیشی عەرەبیایی شەکات ئەمە خۆ من ئیشم بە تۆنی ئەوخانە دەرهێنەرم بڵێم تەمسیلم بۆ بکە لە ئیشیشم پێوەیە بەڵام شایانی ئەو ڕێزەی بەس ئەگەر قوتابیش بامە ئێستا لەوانەیە لەکن قوتابیەکان بۆ مەقسەدەی باکەوا من لە ماستاوسەتی هاتیمە ئێرە ئەو های لێ دەهات چکە کۆمەلگاکەیمە ئەو ها لێ ڕاهاتیە یعنی بۆ شتانە فێر بۆ باشە پرسیارەکە من بۆ مامۆستا هەژارە دەمەوە پرسیارەی لێ بکەم لەلایەن قوتابیەکانیەوە دووچاری ماستاوسەتی بوویتەوە یعنی وەڵامدانەوەی چۆن بووە لە بەرامبەر قوتابیەکانی کە هاتوونە لە ماستاوسەتی ڕاستەکە چکە ماستا و دەرەجەشی لە بەرامبەرایە حقیقت ماستاوچیەتی وتم وەک نەخۆشیک بۆ ماوەی کۆمەڵایەتیە هەزاران ساڵ ڕەنگە باشە تۆ مامۆستا دووری مەخەرەوەتی ماستا و دەڵێم ئەزانی بوو کۆمەلگایەکە ئەوە وەکو بوو ماوە لە ناویان ماوەتەوە تەڵەبەکەی شوێرەکە تەڵەبەتی ئەوەڵجارە پرسی بزانین مامۆستاکە کییە خزمیە ناسیاوە هی شارەکەیەتی هی کوێ توانێت دەرەجە وەربگرێ بەحسەکەی لەگەڵ بنووسێ نەنووسێ نامەکەی لەگەڵ بنووسێ ئایا ماستاوی پێخورێ یانە ئەمانە هەموو تاوتوێکە چۆنا چی بەدڵە بۆ کراوە ئەگەر بەڵێ جانێکیان جارێ لە ناو پۆلە تەڵەبەیەک پرسی چیت پێخۆشە ئەمنیش وتم وتی تورشی چی پێخۆشە مامۆستاوای 2012 شتی هەیە وڵاوتم تورسیم پێخۆشە بینم بەیانی لەو ناو علاگەکانە هەیە علاگەک تورشی هێناوە مامۆستاوە بۆ تۆ مێناوە منیش ناو سالۆنەکە خۆزگا کامیرا هەبووە تەجیل وای ئاوام لێ کرد بە منداڵی فوتبال مەکرد بەگەنجی تێم هەڵدا خیار کەوتە لای گێزەر کەوتە لای گوتمەتی خۆ من داوای تورشیم لە تۆ نەکردووە ئەوەی کە جەنابیە فەرمی بڵێ لە ئاستی خوێندنیشا هەیە زۆربەی ئەو بەڕێزیتر جان تاوە گەیشت یعنی ئەگەر تۆ شەقەونەوە شانە لەو ترشیە دوو لە نمەکەکەی خوانی داوای دەرەچەش دوای گێسکی هێنا دوای ئەو وەختە ئەبوو بە گۆلک و ئەو وەختەی دکتۆر ئەبوو دەرون سپاس بۆم دەرفەتە و بەخێرات نییە و پسپۆڕانە شەکەم حەزەکەم جەخت لەسەر بابەتە بکەمەوە کە لەوانەیە لێرە لە پسپۆڕەکانیان لێرە نەبن بەڵام لایەنێکی زۆر گرنگی کۆمەڵگاگرێتەوە کە مافی زۆر گەنج و مناڵی شەخوات ئەوش لایانی وەرزشی و تۆپی پێیە کە زۆر لایەنەکان و زۆر لە خۆت لەوانی زانیاریت هەبێ مافیان ئەخورێت بەوانی کە سەرۆگیانەکان و نزیکیانەکان ئەو یاریزانانی کە لە ئەو دەوروبەرانیان یعنی تا ئەوانی ماستاوەگەناوێ ئەوانی شایستان ئەو یاریزان شایست و توانیان هەیە ناگەناوێ ڕاستی قەدرێکی زۆر لەو یاریزانانەی کورد ئەکرێ لە بۆ هەڵبژاردە عێراق شەتوانم بڵێم کە زۆر یەک تەشت قورت بەو سەرەی من باسی هونەرمان کرد ئەتوانم بڵێم ئەویان نزیکە لە مەوزوعەکەی باسی هونەرمان کرد بە ماستا و چۆ پێشەوە باسی وەرزشمان کرد کە ئەمانە توانایە یعنی ئەمە مەجالیتیانە یعنی ئەمە غەدر لە مافی بەڕاستی تاکەکە ئەخورێت ئەوە با کاکەیام بچێتە ناو وردەکاریەوە وەرزش و هونەر بێنم لەگەڵ یعنی کاگەیام زیاتر لەو مەوزوعاتەیەکە کە مافت ئەخورێ مافی تا کەسێک ئەخورێ لەسەر توانایەکی تاکە کەسیە خەفەتە یامێ جان سەرەتا سوپاسی بەرنامەکە دەکەم بەرنامەکانی تو وەک دنکە بەردێکی وردە لە ناو قاپێک سنی نیسک دەربکەی سوپاسی میوانە بە ڕێزەکانیشی دەکەم من دەلی ماستاوچیەکەی تازە کە نواندنت بۆ کرد خەتای تۆ نەبووە خەتای کاک ئەیان بۆ لەبەروەی وەریگرتیە من ڕێزم هەیە سوپاس ئەگەر بەرپرسەکان یاخود بزنسەکان یاخود کۆمپانیایەکان کۆمپانیەکان ئەگەر ئەوەی قبول نەکەن ئەویش ناتوانی بکاتن کەواتە وەرگر و ئێمە باسی ئەومان کرد گەیشتی نەو ئەنجامە ئەو بەرپرسە سیاسیە ئەو مدیر عامە
ئەو بزنسمانە کە ماستا و قبوڵەکە خۆشی لە ئاستی ماستاوچەکایە کاگەر لە ئاستی ماستاوچەکانە وایە ئەو شقاوە شوێنێکە دکتۆر گۆشان با ئەو قسەی ئەو بەڕێزەمان داخەکەم فارسی نازانمەزانیانە کتێبێکەیە بە ناو باشەرەفا بەڵام لە واقعا بێشەرەفایە تەواوی ئەو 600 لاپەڕێ ئەو کتێبە لەسەر ماستاوچیەتیە یەکێک ئەروا بوو لای مدیرعامی جا چیەکە ڕوو نییە ڕووی مەجلیسەکەی نییە باس بکەیت دەستگیرانەکەی پێشکەشەکە ئایتر بە کوردی ئەو وەختە بەڵام لە هەمان کاتە ئەو مدیرعامە بەلای یەکی ترە واستاگا بەشک و خۆی بنە پلەیەکی بەرزتر ئەوی تریش هەر بەو جوورە ئەروا تا ئاستێکی باڵا ماستاوچیەتی کە تو خوارد و ینی پێشتر وەرت کردووە داوتە ینی پرۆسەکە تەواوکەری یەکنەوەی کە خانم زۆر بە جوانی ئاماژەی پێکرد ئەگەر تو وەری نەگری ڕەدت داوە قبولت نەکرد ئیتر ئەوە تێگە ئەمە لێرە سیستمی پاداش و سزا دێتە مەدان تۆ پشیلێک دێتە ناو حوشەکەت ئەگەر لێ بدەیت ئیتر پشیلەکە نایتەوە بەڵام بڕۆی کەمێک کالباس خەیتە بەری و گۆشتی سوور خەیتە بەری دێتەوە ئەگەر یەک دانە ماستاوچی سزا بدرێت دێت لەگەڵ من ڕسم بڵاوەکاتەوە لە مەرێ کاکە تو بە چه مافی من سەرۆکی فلانە دەستگان بە چه مافی ڕسمی من بڵاوەکەیتەوە بوو لەگەڵ خۆت من و خسوەتە ناو شڕۆشات داڵی فەیسبوک بوو ناڵێ ئەویش حەزەکە بەرجەستەبی لە مێدیا بەرجەست باشە منەیەکێنمەوە بیرم کەوتۆ لێرە ینی تۆ بۆ باسی ڕسمی ناو فەیسبوکەکەی من جارێک کۆمەڵە وێنەی خۆم و باران چوم قسمە چوارچەوە لە یەکێک لە دوکانەکانی شاری سلەیمانی ڕسمی بەرپرسێکی سیاسی هەڵواسرا بوو ئەتوانم بڵێم دەرەجە 15 نییە یعنی زۆر خواری خوارەوە بوو باشە وتم ئەرێ بەڕێز چێ ڕسمی ئەوە ئاکڕێ یعنی قیاداتی سیاسی خۆمان بۆ پەری ڕێزەوە کۆمەڵێک کەسەیە کە عاشقین و بە جۆرێک لە جۆرەکان معجیبی شۆڕش و ئەوانن قیاداتی سیاسی سەری سەرەواڵن بە نمونە ڕسمی مامجلار من ڕسمی کاک مەسعود چوزانم تا دوایی بەڵام زۆر خواری خوارەوە بوو وتم چۆنە وتی کاک دەروون شتێکە پێڵم بەس بینی خۆم و خۆبی وتم وتی ئەزانی تاوان ڕسمی ئەوی دانابوو لەگە ڕسمی ئەم بەڕێزانە ینی وتم باشە کاکەوە مامجلال تاو زانیمان کاک مەسعود زانیمان باشە بەس ئەمە کەی ئەوەیە لە شاری سلەیمانی وتی کاک دەروون هەموو مانگێ 250,000 دینار مایاتێک کە ڕسمەکەیم لێە داناوە بۆی کە خەڵک لێەوە ڕێی بڵێ هەیلەوە ڕسمی فلان کەسیش لەگەڵ ئەوانەدان لێو ئەفرۆشتێ کەواتە هەست بە نوقسەکە تینوەیە خەڵک وەصفی بە کەواتە کێشەیەکی هەیە کێشەکەی دەرونیە ئەوەنەی کە دەرونیە ئەوەنە جەستەی نییە ئەم کەسێکی ناقسە ئەگەر هەست بە نقص نەکە پێویستی بەوە نییە تۆ ڕسمی دانەی ئەگەر دڵنیا بێ لە توانا و لە قودرات و لە ئیمکانیاتی خۆی تۆ ئەڵەی بەرپرسێکە پارە ئەیە بەرپرسێک پارە بابۆی کە ڕسمی لە دوکانێکی وێنەگرتنە هەڵبواسرێ کەواتە ئەمە کەسێکە خەلەلێک لێرە لە کەسایەتێکە تۆسێ و هەست بە نەقسکردنە مەسەلەن بۆ نمونە من بۆیە ئەماناڵم بۆی کە وێنانەمان کە بینی بزانین ئەوەی ینی ڕسمەکەی لە تەنیش قازی مەحەمەد و مەلا مستەفای بەڕێز و نەمر و چوزانم مامجەلال و کاک مەسعود و لە بینی ئەمانە ڕسمی ئەویش وتم کاکە ئەمانە بارە کاک دەروونخوا من یەک پرسیارم هەیە ببورن بۆچی ینی بەشێکی باش لە کەسە ماستاوچەکان لە بەشێکی باشی حزبەکانە ئەچنە پێشەوە بۆ جوابەکەی با من میدەمەوە دەتۆ بێرەوە خۆی کێشە لەوەدایە کە وتم ئەم نەخۆشیە وەختی بڵاو بووە بەهۆی دەوڵەتێکی متەمەرکزی سەرەڕوەوە و دەوڵەتی ڕانتیەرەوە ئەم کەسانە دێن لە ڕێگەی خزمێنەوە حیزبێنەوە خۆمانەوە دەگەڕێ بزانێ کێتە ئیدیەکە کۆمەلگای دواکەوتوی پێشمۆدرن دوودانە تایبەتمەندی هەیە لایەک بە هیچ جۆرێ ڕخنە قبول ناکە شایستە سالاری قبول ناکە چون خۆی شایستە نییە چون خۆی ڕخنە گرنیە ماستاوچیەکە بەرامبەرەتی ئەمە لەم نێوانە لە نێوان ئەم دوودانە چتە کە بەریەکەکەون ئەوەیان قبولەکە اینجا ئەوانە بن مەچی کۆتر لەگەڵ کۆتر باز لەگەڵ باز قەلیش لەگەڵ قەل هەموو ماستاوچیەکان یەکەگرن کە وەختی یەکەگرن ئیتر دەسەڵاتیش ناو خۆیانە دەست بەدەستەکەن لە کۆمەڵناسی سیاسیە لەسەر دەسەڵات باسێکی جوان هەیە ئەڵێ قەت دەسەڵات و دارایی ناگا بە مناڵە فەقیرەکان بە مناڵە نەدارەکان بوو چونەوانە لە ناو خۆیانە دابەشێکن من پۆستێکی حزبی و ئیداریم هەیە تا براکەم و ئامۆزاکەم وستابێ نایڵم کچی ئەو خانمە بێت کوڕی ئەو خانمە بێت بە تەلەفۆنێک ئەوە نانێک دەدەمێ بە قەرز نانێکمان بدەرەوە بە قەرز کوڕەکەمە نێرم بوو ئەوەی کچەکە و نێرە بووێرە ئەوەیە پرۆسەی دەسەڵاتی سیاسی ئەلعانە هەر ئەمڕوو لە وڵاتێکی جیران ئەخبارەکانیان متابعاکەم
دەستگایکی نێودەوڵەتی ئابووری مناڵی یەکێ لە بەرپرسەکانی ئەو وڵاتە جیرانەی خستوەتە سەر چاودێریەوە کە ئەم چەند ملیار دلاری لەکوێ ناوە بە قەدێوە تەمەنی نییە باشە ئەمە دەستا و دەستکردنی دەسەڵاتە لە ناو خۆیانە ماستاوچیەکانیان پێویستە بووەوەی کە مەتحیان کەن سەنایان بۆ بڵێن لە قەدیمیشا هەر هەبووە شایك كوير ويامو تشاو تشاكا بيني بابا كوير تشاوي كيني لشرا كوير بو اخوايا وتشاو توي بيني تشاوي هلو جوانيه كاغيا داستانك كاغيا شيبكي بەڕای من ئاگریدا ئەو شخصانە زۆربەی نەخوێندەوارە ئەوانەی ئەو شتانە دەکەن ئەوانەی ماستاوی دەگرنەوە زۆربەی 1990 نەخوێندەوارە ئەوە بەڕای من نەخوێندەواری ینی خوێنن ناڵێ نەخوێندەواری فکری باسەکە یان نەخوێندەوارە و هزریان لاواز نەخوێندەواری فکریشە نازانی یاری شتیوە وڵام دەرە وڵام دکتۆر بەس کاک دەڕون یەک بابەتی تر هەبوو گەربی جوڵێنی ئێمە ئێستا زیاتر واهی باسی بابەتەکەمان کرد کە دایما کەسەکەی کە لە ئاستێکی تۆزێک نزمترایە ماستاوەکە بۆ کەسەکەی سەر و خۆی وایە یا کەسەکەی بەرامبەر خۆی بەڵام یعنی سە مەسەرە نەگەرێمە بەم پێوەرە بڕین کە بەرنامەکەمان دەست پێ کرد پێی ئەبێ بڵین عادەتەن ئەندام حیزبەکان یا بەشێک لە ئەندام حیزبەکان بە ئەکیدی هەمویاننا ماستاوەکان بۆ سەرۆکەکانیان بۆی کە بگەن بە شوێنێک وایە ئەی قەت ئەم سەرکردە حیزبیانە ماستاویان بۆ ناکە باشە بۆ نمونە زۆر حاڵەتمان هەیە ئێستا لە کاتی هەڵبژاردنین ئایا چەند کەس کە کاندیدە لە کاتی ئیستا لەگەڵ ڕێزم بۆ باشەکانە چکە هەموو چین و توێژێک لە هەموو کۆمەلگایەک باش هەیە و خراپ هەیە بەتوانە هەیە و بێتوانە هەیە شیا و نەشیاو هەیە چەند کەس لەو کاندیدە بە ڕێزانەی کە حیزبە جیاجیاکان دایان ناون چەند کەسیان بە پێوەری قودرات و ئیمکانیات و شیاوی دانراون چەند کەسیان بە پێوەری ماستاو دانراون چۆن بۆچی سەرۆک حیزبێ ماستاو بکا بۆ کاندیدێک لەبەر خۆی کاندیدەکەنا لەبەر ئەو دەنەی کە یەت لە عەشرەتی کاندیدەکەەوە بۆ ئەم حیزبە من کە تۆ کاندیدەکەم هەڵتەبژێرم جۆرێک لە جۆرەکانی ماستاوە بۆ تیەکەم بۆ خۆت نا بۆ چاوی جوانی خۆت نا لەبەر دەنەکانی کە بەهۆی تۆ بۆمیە چەند حیزبمان هەیە نزبەیەکی باشی کاندیدەکانی شیاونین ئەساسن لەبەرەوەی کە کوڕی فلانە لەبەرەوەی کە کچی فلانە لەبەرەوەی کە ئامۆزای فلانە لەبەرەوەی کە فلان بەرپرسە ناسێ و فلان بەرپرس خزمەتی گەیانوە بەم حیزبە وەکو جۆرێک لە ماستا وەکو جۆرێک لە موجامەلەکردن بەرامبەر ئەو کەسانە حیزبەکە چووە بۆ ئەم دەورەیە یاخود بۆ خولەکانی پێشتر شەرت نییە بەس ئەم خولە کاندیدی کردوون چەند حیزبمان هەیە دانیشتۆ کە کاندیدەکانی بێژاوەتەوە لەسەر ئەساسی شیاوی دیسانەوە چوینەوە ئەو شوێنەی کە دیسانەوە من هەڵبەتە گۆشەی بەرنمەکە لەگەڵ تۆ من وام حەزەکرد بچینە گۆشەیەکی یعنی یاسایی و خانمانە و کچانەوە بەڵام تۆ تۆزێک ینی زیاتر لە ڕووی ڕۆحیەوە دەردەداری حاڵەتی سیاسیت بەڕاستی دۆخەکەشمان سیاسیە دەردەداری شخصی ناڵێم هەڵبەتە دەردەداری ئەو دۆخی کە ئێستا دۆخێکی سیاسی کە ئێستا بەیانی کۆمەڵی پەرلەمانتارە چێتە پەرلەمانەوە لەسەر ئەساسی قدرت نییە لەسەر ئەساسی کەفاءەنیە لەسەر ئەساسیەوەیە کە باشترین ماستایی بۆ سەرۆکی حیزبەکەی کردو ئێستا لەوێ دانیشتووە بە پێچوانەوە سەرۆکی حیزبەکە کە ماستاو بۆ ئەواناکە خۆشیان نەزانن ماستاوێکی کاتیە تا ئەو شوێنەی کە ئەنگێنە شوێنە چکە دەردی مامۆساوتی بەدڵی خۆیانێنەوە ئایان بە بەس با من یەک تۆز با بابەتەکە خەریکە زۆر زۆر وشکیەکەی با یەک تۆز بچینەوەکو خانمێک و پرسیارە لێ بکەم ئێستا کوڕانیش بە ماستاو کچان بەدەسێنن یعنی هەندێک جار وە نییە یعنی کوڕانیش مەسەلەن سەیرەکەی من هەندێک جار بۆ ئەم بەرنامەیە جاری وایە هاوڕێوشتی ئەوم شتم پیشانیان ئەڵێ کاکەوە نامی فلان کەس چیم پێڵێ یعنی بە هەموو ژیانە نەو بینیەوە چوار کەلیمە لەو کەلیمانەی کە بۆ کچێگەی نووسێ و بۆ ڕازیکردنی دڵێک کچێگەی نووسێ لە ژیانی ئەتیادی خۆیان ڕەنگی یابێتەوە هەبوو بێ چی بەو کچاناڵی چی بەو کوڕانە شەڵی با بڵێن خۆی تر ماستاوەکە دوانەیە بەڵامی تر لەم کۆمەلگەیە زیاتر کوڕ خەریکی ماستاوکردنە چی بەواڵی چکە کچان حەزیان لەو مجاملەیە ینی کچان دەردەداری ئەو مجاملێن وەکو قسەیەکەی ئەڵێ بۆ نمونە بەشێک لە خانمان درویەکی شیرینیان لە ڕاستیەکی تاڵ پێ خۆشترە بۆیە کوڕانیش ئەم درۆ شیری ناکەن بۆ پێکەنی وڵها کەوتمەبیر تاوسی نییە گەراوە ئاکا بۆ پەڕانێوانیشەرەوە بۆ ڕاستیکردن باشە بۆ بکە بە دواقسە چی بەو کوڕان چی بەو کچانە هاڵی وەکو خانمێ باشە ئەگەر من بەڕاستی بزانم کەسەکە ینی کەسێکە نیەتی باشە و بەسەر حەزەکە ئێمە عادەتێکمان هەیە بە تایبەتی ئیستا
پیا و زیاتر بەرامبەر بە ئافرەتێکا ماستاوەکە بەرامبەر بە ئافرەتەکە گەر ئەم ماستاوە ماستاوێکی سپی پاکی بێگرد بێ نیەتێکی باشیە بێ لە پشتی من کێشەیەکی تیا نبینم چکە لەوانەیە کەسەکە کوڕێکی گەنج بێ زۆر بە نیەتێکی پاک و باشەوە بێتە پێشێ لە کچێک و ماستاوی بۆ بکە ینی من ئەمە حەز ناکەم ئەمە لەما حەقیقەتەن حەز ناکەم ماستاوەکە لەوێ ئەگەر ئافرەتەکەش بیشاتەوە زۆر کێشانی ئەگەر نیەتی باش بێ ئەگەر نیەتی باش بێت چکە من خۆم چەندین یعنی کەیسمان هەبوو بە ماستا و زەواج دوایە عقدی زەواجەکەمان بۆ کردوون بیدایەت کوڕەکە ماستاوی کردو بۆ کچەکە و دوایە هاتوونەتە لای ئێمە لە دادگاکان عقدی زەواجمان بۆ کردوون یعنی ئەمە لەما تۆزێ خاتری کردو با من زۆر باشە بۆشم کە بە دوا قسە زانی چۆنە بیکەین بە دوا قسە ئەگەر دەتانەوێت ماستاوچیەتی و ماستاو خواردن لە دنیای عشقواشقییان نەمێنێ ئەبێ کچان گویان کەرکەن چون بەگوێ فریوە خۆن چاویان خەنەئیش وە کوڕان گویان خەنەی چاویان کوێرکەن کوڕان بە چاو فریوە خۆن و کچان بە گوێچکەیان خانم چەند جوانی واش نییە ئەو جوانیە لە مێشکیا هەر دەزرینگێتەوە هەتا کڵاوە چێتە سەری و دێتە لای بە ڕێزی بۆ تەلاق کاگەیان دوا قسە و چییە؟ دوا قسەم سەرکەوتوبی قوربانێ بم چاوەکەوی زۆر سپاس بۆ ئامادەبوونێ وابزانم بەپی ئەو کاتی کە هەمان بوو بۆ بەردامەکە حەقێکمان نابە ئەتوێ قسێ بکەین باشە دوکتۆرە توێ قسێ بکەین قسەم نییە خولەکمان ماوە هیوادارم ماستاوچیەتی داڵم ئەبرێتەوە بەڵام نەمێنێت و کەم بکە هەتا لە بەرژەوەندی ئەلبەتە ماستاو ببێنێ لە ماستاوە ڕاستیە ماستاوچیەتی نەبێت لەگەڵ ڕێزما مامۆستاش قساکە لە بەشێک لە بەرپرسەکانمان بەرژەوەندی لەوە بێ کەسی ماستاوچی لە دەوری بێ و ئێمە کۆمەلگایەکین بە دەرەجە یەک سیاست حکوممانەکات ئەوە کەسی ماستاوچی زیاشەکە لە ناو کۆمەلگا چکە کەسی هەنێک بەرپرسمان هەیە لەگەڵ ڕێزما کۆیلێوێ ماستاوچیش یەکسانە بە کۆیلە جوانە ئافرین دەمێکە نەهاتوومەتەوە ئەم دووڕیانە زۆر سادە بە ماستاوێکی سادە دەستمان پێکرد کە من بەڕاستی بەدڵ حەزم کرد یەکی ماستاوێک پێشکەش بە میوانەکان بکەم وەلو دوان لە میوانەکان نیان خوارد دیسانوینەوە ئەم ڕێگەیەک بۆ هەمومان ئەو ڕێگەیە کە لەسەر ئەساسی فشەوفاڵ و دروستکردنی ئینسانی بوودەڵ و کۆیلەیە کە ئێمەین هەمووکو ماستاو وەرگر هەمووکو ماستاوکردن ئەو ڕێگەی هەڵبژێرین و ڕێگەیەکی تریشەیە ڕێگەی حەقیقەتە ڕێگە دوور و درێژەکەیە ڕێگە ماندووکەرەکەیە کە ئینسانی باڵا و سەنجین دروستەکە هیوادارم ئێمەی کورد بە نمونەی ئەم بەرنامانە و ئەو ڕێرەوەی کە بەشێک لە بیری وەکو ئەم بەڕێزانە هەیەە هەمیشە لەسەر ئەم ڕێگەیە بین. خواحافیز.